بەوتنەوەی دروشمی جیاجیا گردبوونەوەکان لە شاری هەولێر بەردەوامیان هەیە و لە بەشێکی گردبوونەوەکەدا کە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا بەڕێوەچوو مامۆستایان داوای ژیانێکی شایستە و گەڕاندنەوەی شکۆی مامۆستا دەکەن. مامۆستای زانکۆ! ئێمە مامۆستای زانکۆ! ئێمە مامۆستای زانکۆ! پزیشکان کە توێژێکی گرنگن و کۆمەڵگا پێویستیان بەو توێژە هەیە و لە ئەگەری دەوام نەکردن و بەردەوامی بایکۆتکردنیان ڕەنگە کارەساتێکی گەورەتر ڕوبەڕووی کۆمەڵگا بکاتەوە. بەڵام ئەم توێژە گرنگە تا ئێستا کارتی سووری بەڕووی حکوومەتدا بەرز نەکردوتەوە، بەڵکو لە بەیاننامەیەکی تردا ڕایدەگەێنن بەردەوامی بە بایکۆت دەدەن و لە ئەگەری وەڵام نەدانەوەیان بایکۆتی بەشە هەستیارەکانیش ڕادەگەێن و بەرپرسیارەتیش دەخەنە ئەستۆی حکوومەت. لەژێر ڕۆژنایی ئەو بڕیارە بێگەرەنتیا لە سنگەی ئەزمموی کاڵمان لەگەڵ وادە ناڕاستەکانی دەسەڵات لە ئەنجامی نەئامادەی حکوومەت بۆ بەدەمەوە هاتنی ڕاستەقینەی داواکاری ماڵپەڕەوەکانمان لە داواتی خۆمان لەسەر مانگرتن ڕاگەێنین دا بەدەستێنانی هەموو مافەکان باشەکەس نابینەوە. هەر لێرەوە ڕایگەین ئەگەر وەڵامدانەوەکە لە ئاستی داواکاری ئێمە نەبێت لە کاتی زوودا بڕیاری بایکۆت شوێنە هەستیارەکانیش دەگرێتەوە. بۆیە هەموو بەرپرسیارەتیەکە دەخەینە ئەستۆی بێباکی لانی بەرپرس. وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمیش ڕایدەگەێنێت لە دۆخەکە تەواو نیگەران و نازانن پاڵپشتی کام لایەن بکەن، چونکە پێیان وایە بەمانگرتنی پزیشکان کۆمەڵگا بەرەو ئاقارێکی خراپتر هەنگاو دەنێت، بۆیە هەوڵەکانیان لەسەر بنەمای ئاشتکردنەوەی پزیشکان و حکوومەت دەست پێ کردووە. هەموو جۆرە بایکۆتکردنی کاریگەری خراپی دەبی بەداخەوە لەسەر هاوڵاتیان یاخود لەسەر نەخۆشەکان، دەربڕینی ناڕزایەکان یاخود دەربڕینی داواکردنی مافەکانیان مافێکی ئاساییە بۆ هەر کەسێک بۆ پزیشک و بۆ کارمەندی. سوپاسی هەموو پزیشک و کارمەندان دەکەین کە لەو پەڕی ناخۆشیدا بەرگەی ئەو بارودۆخە سەختەیان کرد. ئەو بڕیارەی ئەنجومەنیش هەرچەندە بە تەواوی ئەوە نەبووە کە ئێمە ئومێدی ئەوەمان هەبوو وەکو هەموو خەڵکو و مۆزەفێکی تر چاوەڕێی ئەوەی دەکرد کە بە تەواوی بێتن، بەڵام دیارە توانەداراییەکان بۆ شێبووەوە ئەوە بە هەنگاوێکی باش دادەنین. پارێزەران کە لە ڕووی یاساییەوە چاودێرن بەسەر ڕووداوەکان و ئەو کێشانەش کە لە کۆمەڵگادا ڕوودەدەن زۆربەی کات بە دوواداچوونی بۆ دەکەن، لای خۆیانەوە ئیدانەی ئەو پێشێلکاریانە دەکەن کە دەسەڵات و حکوومەت بەرامبەر خۆپیشاندەران ئەنجامیان داوە و پاڵپشتی خۆیانیش بۆ فەرمانبەران ڕادەگەێنن. ئێمە وەکو پارێزەران پشتگیری تەواوی مافەکانی خەڵکی کوردستان دەکەین. بەڕاستی خەڵکی کوردستان خلالی ئەو 3 ساڵونی ئەوەندەی ئازار و ناخۆشی دیت، شایستەی ئەوەیە هەرچی خزمەتێکی زیاترە لە بۆی بکەیت. بەڕاستی خەڵک چاوەڕوانی ئەوەی دەکردوێنە کە سەرۆکی حکوومەتی هەرێم هەر ئەسڵەن ئیعلانی هەڵگرتنی پاشە کەفتەکە بکە، کەستەمەکی زۆر گەورەی لە خەڵکی کوردستان کرا. بەڵام بەداخەوە کۆمەڵک ڕەفتاری زۆر ناشرین لەلایەن کۆمەڵک خەڵک دەرحەق بە خۆپیشاندەران کرا. خەڵک لێدرا، خەڵک لە سەجادەی سەحل کرا، خەڵک کەرامەتیش چێندرا، خەڵکی بەتەمان هەرچی ئازارە پێی کرا. چاوەڕوان دەکرا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لادانی پاشەکەوت جێبەجێ بکرێت و 2000 خۆپیشاندان کۆتاییان پێ بهێنرێت، بەڵام حکوومەت بە ئاماژەدان بە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران و تاوانبارکردنیان بە هەبوونی دەستی حیزب لە پشتیان هێندەی تر هاوڵاتیانی نیگەران کرد و موژدەکانیشیان لە ئاستی دڵخۆشی فەرمانبەران نەبوو. هەر بۆیە پێشبینی دەکرێت ناڕەزایەتیەکان بەردەوامیان هەبێت و فەرمانبەران ڕایدەگەێنن لە هەفتەی داهاتوودا شەپۆلێکی تری خۆپیشاندان لە شار و شارۆچکەکان بەڕێوە دەبن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.